دوا بەدوای دەستبەرداربوونی مەسعود بارزانی لە پۆستی سەرۆکی هەرێم و دروستبوونی ئاژاوەجێڕی و جێرەشەوێنی و هێرشکردنە سەر بارگای حەزبی و ڕۆژنامەنووسان مامۆستایانی زانکۆ دەڵێن پێویستە ڕێگە لە بەرژەوەندی ئەو کارەکتەرە سیاسیانە بگیرێت کە ئامانجیان شێواندنی دۆخی ناوخۆیی هەرێمی کوردستانە. کاتێک کە بارودۆخێکی نەخوازراوی ئەوادێتە پێشەوە لە وڵاتەکەماندا زۆر گرینگە خەڵک وشکارانە مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخانەدا بکات، چونکە کاتێک کە دەبینین تەبەقەیەک یان چەند کەسانێک ئەم بارودۆخە دێنە پێشەوە دیارە ئەوان مەرام و مەبەستی تایبەتی خۆیان هەیە بۆ هێنانەندی کۆمەڵێک بەرژەوەندی کاتی. بۆیە پێویستی ئێمە بە هەر شێوەیەک بێ ئیدانەی ئەم بارودۆخانە بکەین و تئیدیان نەکەین، بتوانین بە هەر شێوەیەک بێ ڕێگریان لێ بکەین. مامۆستایەکی زانکۆ دەڵێت پێویستە لەلایەن ئەو هێزانەی لە خەمی پاراستنی ئەزموونی کوردستانن ڕێگری بکرێت لەو نوخبە سیاسی شکستیان هێناوە لەناو ئەزموونی حکومڕانی کوردستاندا و ئاشتی کۆمەڵایەتی بگەڕێنەوە ناوخۆی هەرێمی کوردستان. پێویستە لەسەر هەموو تاکێکی کۆمەلگا و ئەو هێزە سیاسیانەی کە هێزی ڕەسەن لەناو کۆمەلگای کوردیدا و لە خەمی پاراستنی ئەم ئەزموونی هەرێمی کوردستانن و لە خەمی باشترکردنی ژیانی و گوزەرانی تاکەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئەمە ئەرکی ئەوانە بە دەرەجە یەکەم کە ڕێبگرن لەم نوخبە سیاسی کە پێشتر و لە ئێسادا بەرەو بۆ ئاراسی درن کە شکستیان هێناوە لەناو ئەزموونی حکومڕانی هەرێمی کوردستاندا بۆ ئاراسی بن کە ڕێگر بن لە بەردەم ئەواندا و بۆ ئاراسی بن کە ئاشتی کۆمەڵایەتی و لە هەمان کاتدا تەبایی و پێکەوە ژیان بگەڕێنەوە بۆ ئەم دۆخەی کە لە ڕابردوودا بوو. دروستبوونی ئاژاوەجێڕی و نانەوەی پشێوی بە بۆچوونی مامۆستایانی زانکۆ لە بەرژەوەندی گەلی کوردانیە و ئەو ئەزموونەی هەرێمی کوردستان پێیدا تێپەڕیوە لەلایەن کۆمەڵە کارکتەری سیاسیەوە گەڕێگریان لێ نەکرێت دەبێتە هۆی لەباربردنی دەستکەوت و ئەزموونەکانی هەرێمی کوردستان. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.